ئەزیزام سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان ئەخوازین. خۆشەویستان، ئێمە لە پرۆگرامی باپابەندبین دووبارە لەگەڵتانە بەردەوامین. وا دیارە لە سەرەتا دەکا پرۆگرامی باپابەندبوونمان هەبوو بۆ ماوەیەکی زۆر لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست بووین و هەتا کۆتا نەخۆش کە لە نەخۆشخانەکاندا مابوونەوە ئێمە لەگەڵتانە بووین. دیار بوو کە باس لەوە کرا ڕۆژەکە کۆتایی هاتوو بە تەواوی ڤایرۆسی کۆرۆنا کۆنتڕۆڵ کرا، بەڵام مەترسیەکانی هەمیشە باس لەوە کرا کە مەترسیەکانی هەرماوەتەوە. لەگەڵەوەی کە ژیان ئاسایی بوویەوە بەداخەوە بەهۆی پابند نەبوونی هاوڵاتیان و تێکەڵاوێکی زۆر و بەریەکەوتنیان لە نێو شوێنە گشتیەکاندا و ئەبینین ئێستا ڕۆژ بە ڕۆژ ڕەوشەکە مەترسیدارتر دەبێت. ڕۆژ بە ڕۆژ توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا ڕوو لە زیادبوونەکات کە بەداخەوە ئەمڕۆ ئەماری تازە بڵاو کراوە زیاتر لە 1000 کەس توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا و لەگەڵ ئەوەشدا کە ڕێژەی مردن بەرز بۆتەوە. خۆشەویستان، کاتێک ئێمە پرۆگراماکەین یاخود باز لەوە دەکەین لە ڕێگەی شاشەکانمانەوە، مەبەستمانە کە ئێوە پابەندی ڕێنماییەکان بن. تکایە بە ئەم ڤایرۆسە بە چۆن ئەڵێن بەگاڵتە وەرنەگرین، یاخود هەندێک کەس هەیە بەداخەوە لێرە و لەوێ کە دەویسترێت یاخود باز لەوە دەکەن کە دیارە ڤایرۆسەکە بوونی نییە یاخود ئەوەیە کە دروست کراوە. با ئێمە واز لە هەندێک لە کێشەی سیاسی و یاخود هەندێک شت بهێنین بە ئەوانە وەلا بنین و ئاگاداری تەندروستی خۆمان بین لە پێناو سەلامەتی خۆماندا، نا ئەگەر گرنگی بە خۆمان نادەین تکایە با لەبەر سەلامەتی خێزانەکانمان یاخود لەبەر سەلامەتی ئەو کەسانەی کە ڕۆژانە بەرکەوتنمان هەیە لەگەڵیانە با پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بین و ئێمەش لەگەڵتانین وەکو سەرەتا کە چۆن ڕۆژانە پزیشکی پسپۆرمان بانگێش دەکرد ئەستۆدیەکانمان بە هەمان شێواز لەگەڵتانین تاکو ئێوەش بتوانن پابەندی ڕێنمایەکان بن یاخود ئەو زانیارانێکی ئێمە لە ستۆدیۆ باسی دەکەین ئێوەی ئازیز و خۆشەویستیش گوێبیستیان بن و جێبەجێکەن. بۆم ئێوارە میوانداری بەڕێز سەهەند دڵشاد عەباسمان کردووە کە سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵی سلێمانیە و لەگەڵ ئەوەشدا سەرۆکی کیمیایی پێشكەوتووە لە تاقیگەی شار کە بەڕێزیان ئەم ئێوارە لەگەڵمانە و باز لە ڤایرۆسی کۆرۆنا دەکەین و باز لە چۆنەتی خۆپارێزی دەکەین. کاک سەهەند زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونت. خۆشحاڵین کە ئەم ئێوارە بەڕێزتان لەگەڵمانن. بەداخەوە کە دووبارە ئێمە وەکو باسمان کە پرۆگرامەکەمان دەست پێ کردوێتەوە بەهۆی خراپبوونی ڕۆژەکە و لەگەڵ پابند نەبوونی هاوڵاتیاندا. ئەمەوێت لە سەرەتا بەوە دەست پێ بکەم هۆکار چییە کە لە ئێستادا خەڵکی تا ڕادەیەک متمانەیان نەما بە ڤایرۆسی کۆرۆنا؟ بڵێ، سەرەتا دەستخۆشی لێو لە بەرنامەکەتانەکەم و لە بینەرانی گەلی کوردستان بە تایبەتیش بەنسبەت ڤایرۆسی کۆرۆناوە لای هاوڵاتیان ینی بە حەقەت ئێستا بووە بە چۆتە بابێکەوە کە متمانیان نەماوە بۆی کە ئایا ئەم ڤایرۆسە وجودی هەیە یان نییە. ئەویشیان هاتوون تێکەڵیان کردووە لەگەڵ هەنێ پرسا تێکەڵیان کردووە لەوانەیە کە نەبوونی بودجە و موچە و قەیرانی دارایی کە هاتووە ئەمانە وای لێ کردووە کە هەیە لە هەرێمی کوردستانە هاتوون ڕەتیان کردوێتەوە لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنایە. ئەڵێن مادام ئەمانە کە ئەم شتانە کە نەبێکە ئەمە دروست کراوە تەنها بۆ ئەوەی کە دەنگی ناڕازی و دەنگی ناڕزایی خەڵکە لەو بووینایەکە نییە لەو بێمەعاشیا و لەم قەیرانی دارایە کە هەیە کۆرۆناکەش دروست کراوە ینی وجودی نییە. بەس بەداخەوە کە من لایەن هەنێ لە سۆسیال میدیاکان و هەنێکیش لە تۆڕە کۆمەڵاتیەکان وا باسەکەن کە ئەم ڤایرۆسە وجودی نییە. بەس بەداخە وجودی هەیە. ئەم ڤایرۆسە ئەوەتانەیە بینین هەر لە وڵاتانی ئەوروپایەکە لە بیدایەتەوە ئەوانیش کە زۆر بە ئەهەمیەتێکەوە وەریان نەگرت و تەماشایان نەکرد لە وڵاتانی ئەوروپا و لە ئەمریکا زۆر بە خێرایی تەشەنەی کرد، ینی ڕێژەیەکی مردنی زۆر ئێستا بە تایبەتی لە ئەوروپایە هەیە لە عالەما هەیە. بەس خۆشبەختانە ئێمە لە بیدایەتە ڕێژەی توشبوون لە لای خۆمانە چونکە هاوڵاتیان لە بیدایەتە ینی ڕێنمایە تەندروستایەکانێکرد بەڵێ بیدایەتی ڕێنمایە تەندروستیەکان پابند بوون پێوەی لە ڕێی بڵاوکردنەوەکانی وەزارەتی تەندروستی و لە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلەیمانیەوە توانرا کە خۆشبەختانە کە ڕێژەیەکی بەرکەوتنیی کەم هەبێ ینی پابند بوون بە هاوڵاتیانمان بە ڕێنمایە تەندروستیەکانەوە. بەس لەم کۆتایی ئەخیرەیە ناڵم لە هەندێک لە تۆڕە کۆمەڵاتیەکان و لە هەندێک شوێنەوە باسیەوە کرا کە ئەم ڤایرۆسە وجودی نییە یا ئەم ڤایرۆسە تەنها بۆ بێدەنگکردنی دەنگی ناڕازی خەڵکە
کە وای لەکە کە بچنەوە ماڵەوە. کاکسانت پێت وایە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەشێک لە میدیاکان هۆکار بن بۆ ئەو بێمتمانەی تاکید ئەوەیەکێکە لە شتە ئەساسەکان ینی بە حەقەت هەنێک دەوری سلبی ئەبینێ لەمانەیە ئێمە نابیانی ئەوە لەبەرچاو هین بکەینەوەمانە کە تۆڕی کۆمەڵایەتیەکان دەورێکی ئەساسی ئەبینن لەسەر ئەوە خەڵکیش ئێستا وای لێ هاتووە لە پشت مۆبایلەکەی و دانیشتۆ فەیسبوکەکەی و متابعی فەیسبوکە کات و ئەمەڵێ ئەوە ڕازنیەوە وڵێ ئەوە ڕازنیە و ڤایرۆسی کۆرۆنا وجودی هەرێکی لە جێگای خۆی کە زانیاری هەبێت بە دوای سەرچاوەیە بەڵێ بە دوای سەرچاوەکە ئەمانە وای لێ کردو بێمتمانەیە گانی ئێمە نابێ بە حەقەت هاوڵاتی بەڕێز نابێ ئێمە ڕەبتی بینی ڤایرۆسی کۆرۆنا لەگەڵ بێقەیرانیا ببەستینەوە بەیەکەوە ئەمە ڤایرۆسێکی کوشندەیە بە حەقەت ینی ئەبێ ئێمە بە هەر چۆنێکمان کردو خۆمان بپارێزینەمە ڕاستەکەی کە بودجە نییە بچە نییە ینی قەیرانێکی دارایی هاتوۆتە پێشەوە بەرەوکی ئەمەی گرتووە کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەوە ئەم پێداویستیانەی بۆ هاوڵاتیان دابین بکردە تا بیتوانێت ئەوانیش لە ماڵەوە بە ئیسراحەت لە ماڵەوە بەڵام لە کاتێکدا گەر نەشی توانی بێدەم پێداویستیانە دابین کە بەڵام کە ڕەوشەکە ینی تا ڕادێک بۆ خەڵکی ئاسایی بۆتەوە یا خودەوەی کە ڕێگەیان پێدا بچنە سەر کارەکانی خۆیان پێویستی شەکاکە پابەندی ڕێنمایەکان بن و ئەوان ئاگیانە تەندروستی خۆیان کە داوای ئەوەکەن کە بچنەوە سەر کارەکانی خۆیان و خەریکی پەیداکردنی بژێوی ژیانی خۆیان بن بەڵام ئەگەر هەرێکەوە لە دوکانەکەی خۆی یاخود لە شوێنی کارەکەی خۆیەوە پابند بێت و دەستکێش و دەمانگ بەکار بێنە بە نمونەیان کەمتر بەرکەوتنی لەگەڵ خەڵکیە هەبێ پێم وابێت ئەم حاڵەتە ڕووینە بەڵێ تاکی دەگەر ئەو بەریەکەوتنە کەم بێتەوە و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکرێنی ئێمە بەردەوام ڕۆژانە لە ڕێگای کەناڵە بەڕێزەکانی ئێوە لە هەموو کەناڵەکانی تریشەوە کە خەڵک ئاگدارەکرێەوە شار دەکرێتەوە کە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێکەن ئەگەر ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن ئەگەر بچنە سەر کاری خۆشیان و کاری ڕۆژانی خۆشیان جێبەجێ بکەن ینی نابێتە سەبەبی ئەوەی کە بڵاو بێتەوە ڕێنمایە تەندروستیەکان ژیانی بەسیتەوەنە شتێکی وابزانام قورس نییە بەکارهێنانی دەستکێش و دەمامکە و خۆپارێزیکردن دەستکێش و دەمامە ئەگەر بیرێکی لێ بکەین و یاخود باس لەوە بکرێ ڕەنگە لە ڕۆژانی ئاسایشدا پێش ئەم ڤایرۆسەش چەندەها ڤایرۆسی کە هەیە گەر بەکاری بێنی زۆر سەلامەتی خۆت باشتر زۆر باشە. کاک سەهەند ئەمانوێت باس لە بەشی ئێوە بکەین بەشی کیمیایی و کیمیای پێشکەوتوو ئێوە چی ڕۆڵێکتان بینیوە لە سەرەتای دەرکەوتنی ئەم ڤایرۆسە؟ بەڵێ ئێمە وەکو کۆمەڵەکەی ئێمە هەر لە بیدایەتی سەرەڵدانی ئەم ڤایرۆسەوە کە لە ناوڕاستی مانگی دوو کۆتایی مانگی دووە ئەم ڤایرۆسەتر بە تەواوەتی هاتە هەرێمی کوردستانەوە کە ئێمە وەکو کۆمەڵەکەی ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و بەڕێوەبەری گشتی تەندروستیە کۆبوونەوە کرا لەگەڵ هەموو سندیکاکانی تری ناوەندی تەندروستیە لەوێ کە چۆن ئێمە بتوانین بەرەنگاری ئەم ڤایرۆسە ببینەوە ببین هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی بین. ئێمە هەستاین وەکو نەقابەکەی خۆمان وەکو کۆمەڵەکەمان هەستاین چەند تیمێکمان دروست کرد کە لە سێ تیما خۆی بینیەوە تێمێکماندانا لەگەڵ هەندێک برادرانی ترا و لە سندیکاکانی ترا بۆ ڕەشکردن بۆ تاقیمکردنی شوێنە گشتەکان و ناو بازار و دوکانەکان تیمێکی تریشماندانا بۆ وەرگرتنی سامپڵین لە هەتاکە ئێستا هەتا ئەم دقەیە سامپڵین وەرەگرێت لە شوێنەکانە ئەمەش هەمووی بە سەرپەرشتیاری لە شوێنەکان یاخود لە نەخۆشخانەکانە بەڵێ ئێستا ئێمە سەرباسی ئەوە باسیەکەم تیمێکیشمان دروست کرد لە ناو تاقیگاکاندا بۆ ئەوانەی کە ئەو کەسانەی کە لە بەرکەوتەی ڤایرۆسیان هەیە هەندێک جار پزیشک هینی بۆ دەنووسیانی هەندێک فحوساتی بۆ دەنووسێ پێویستە ئەو فحوساتانە بۆ متابعکردنی نەخۆشەکە بکرێ ئێمە وەکو کۆمەڵەکەی خۆمان هەستاین ئەو تیمانەمان دروست کرد و لە نەخۆشخانەی شەهید ئاسۆ ئەو کاتێک کە بیدایەت کە نەخۆشخانەکە دەست بەکار بوو لەوێ لە نەخۆشخانەی شەهید ئاسۆمان لەوێ ئەو تیمانەمان دانا بە سەرپەرشتیاری ئەمە هەموو بە سەرپەرشتیاری هۆبەی تاقیگاکان لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلەیمانی. تیمی سامپڵینیشمان ئێمە هەر لە بیدایەتەوە تیمێکی سامپڵینیشمان وەرگر کە سواب وەردەگرن لەو خەڵکانەوانەی کە سەسپێکت بوون یان ئیشتیبایەوەی لێکرا کە ئەمانە هەڵگری ڤایرۆس بن یان لە هەر خەڵکی ئەتیادی ینی خۆشبەختانەیەکێ لە کارە پێشکەوتەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلەیمانی ئەوە بوو کە هەر لە بیدایەتەوە هاتە ناو خەڵکەوە ئەگەڕا بە دوای سەرچاوەکانە ئەگەڕایانی بە دوایە کە بەڵێ سەرچاوەکان ئەگەڕایانی لە شوێنێکە ئەگەر بەرکەوتەیەکە وایە لە گەڕەچێکە یەکسەر تیم هەبوو ئەو تیمەی ئێمە لەگەڵ چەند تیمێکی ترا هەبوو کە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی بوون لەگەڵ ئەوانە چوون بۆ ئەو شوێنە. ئێستا لەگەڵەوەی کە باز لەوە ئەکرێت ڕەوشەکە خراپتر بووە بەنیاز نیە کە دووبارە تیمەکانتان بگەڕێتەوە ئەو کارانی کە لە پێشتردا کردوتان ئێستا دووبارەکەنەوە تیمەکانمان هەتا ئەم دقەیەش بەردەوامە ینی ئێمە تیمەکانمان
ئێمەمان ڕەوانە ئەکرد بۆ سەرحدود یعنی چەند جارێک بۆ سەرحدود چوونەتە دەربەنی خان چوونەتە بە مەرزی باشماخ لە ناو شارە ینی لە هەموو شوێنەکانە ئێمە ئەو شوێنانەی کە بەریەکەوتە هەبوو بێت ومانە بە تایبەتی سەرحدود لەویا تیمەکانمان چەند جار سەردانیان کردوون لە ناو شارە تیمێکمان هەبوو بەس بۆ ناو شار کە دەگەڕا بەسەر کۆڵان و گەڕک و شوێنەکاندا لەوێ ئەگەر بەرکەوتەیەک هەبوایان شتێکە بواە سامپلینیان لێ وەردەگرتن سامپلیان وەرەگرت و ئەم بردەوە بۆ نەخۆشخانەی سەرچنار لەوێ فەحس دەکرا ئەمانە ئەم تیمانە لە هزار هەتا ئەم دقەیەش کە ئینە بەردەوامە ینی تیمەکانمان ئەگەڕێت و سەردانی شوێنەکانەکە سامپلین وەرەگرن بۆ نمونەش دوێنێ کە لە تیمێکمان هەر لەگەڵ تیمی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی سەردانی مەرزی باشماخیان کرد لەوێش توانیان لەوێش مجموعەیەک سامپڵ وەربگرن و ئەو سامپڵانە ترئێنەوە بۆ کاک سەهەند لە سەرەتای ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستاندا خەڵکێکی زۆر ڕوان لە نەخۆشخانەکان ئەگەی بۆ وەرگرتنی سامپڵ یاخود بۆ سواب لەبەر ئەوەی کە بزانن ئایا هەڵگری ڤایرۆسەکەن یاخود نە یا بۆ دڵنیای خۆیان ئایا لە ئێستادا بە هەمان شێوازی سەرەتا ئەم وەرگرتنی سامپڵە هەیە یاخود خەڵکی بۆ دڵنیای خۆیان ڕوو لە نەخۆشخانەکانەکەن وەڵاهی لە بیدایەتە بەڵێ ناڵێم کە لە بیدایەتان ڤایرۆسەکە هاتە ناوەڕێمی کوردستانەوە ئێمە ومان لەبیر نەچێت کە بە تایبەتی سنووری سلەیمانی سنوورێکی گەورەی بەرفراوانی هەیە لەگەڵ وڵاتی ئێرانە ینی تقریبن لە 500 کیلۆمەترێکە 500 کیلۆمەترێکە خۆی دەبینێتەوە کە ئەمە وای لێ هاو کە زۆر جار بە قاچاق خەڵگە هاتە ئەم ئەو یەکەوتنیەکی زۆر کە لەوە کە تووشی ڤایرۆسەکە بوونە هاتە ناومەوە بەڵام خۆشبەختانە کە توانرا لەگەڵ هەموو لایەنەکانی ترا کە زاڵ بن بەسەر ئەم هاتنناوەی کە بە قاچاق خەڵگاتە ناوە لە سەرەتایە خەڵک بڵێ وەکو کە باسم کرد خەڵگە هاو بۆ پشکنینوەمانە بە پێی ئەوەی کە ئەگەر نەخۆشەکەیان ینی بە لە سەرەتایە کە نەخۆشیێکیان واشیانە بۆە هەڵامەتێکیش بۆە هەر شتێک وایە هاتن بۆ چێکینی خۆیان هاتن بۆ خستخانەکان چێکیانە کرد ئێستاش لە هزار هەندێک کەس هەیە یانیوانی کە بە حەقەت توانم بڵم هاوڵاتیان بڵند دوو بەشە کردوانە بە دوو بەشەوە هەنێکیان هەیە متمانەیان تەواوەتی بە ڤایرۆسەکە هەیەومانە هەنێکیان هەیە ئەو متمانەیە کە باسم کرد لە پێشترا متمانەیان لە دەستداوە کە ڕەبتی ئەەکەنەوە بە هەنێشتی سیاسی و هەنێ مەسائلی بەداخۆ بۆ هیوایین کە خەڵکی هۆشیار بێتەوە دوورکێتەوە لەو گومانانەی کە ڕەبتیان کردو بە سیاسیەوە کاک سەهەند مێچینە سەر باسی ئەوەی کە ئەم ڤایرۆسە جیاوازی چیە لە سەرەتای دەرکەوتنی ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستان هیچ جیاوازێک هەیە لەم بینەیە یاخود بوو لە سەرەتادا بەم شێوازی ئێستا قورستر نەبوو بەڵێ ڤایرۆسەکە هەر هەمان ڤایرۆسانی بە حەقەت لای هەندێ هاوڵاتی وا وەسف دەکرێت کە ئەمە شەپۆلی دووەمی ڤایرۆسەکەیە نەخێوانیە هەر هەمان ڤایرۆسە هەر ئەمەیەوەی کە لە سەرەتای مانگی دووە و کە هەر لە بیدایەتی شەهرەوە بوو کە لە مانگی 12 کۆتایی مانگی 12 کە لە ووهان لەوێ دەرکەون ڤایرۆسە هەر هەمان ڤایرۆسە هیچ گۆڕانکاریی جیاوازی جیاوازیەکی نییە هەر هەمان ڤایرۆسە بە جیاوازیەکە ئەوەیە کە ئەو کاتە خەڵکی پابند بوون ئێستا پابند تاکید ئەو کاتە خەڵک لە بیدایەتەوە بوو خەڵک زۆر پابندە بوو بە حەقەت ینی جێ دەستخۆشی بوو ینی کە بۆ هەرێمی کوردستان ینی زۆر جار ئەبوو کە ئەمان بیست لەم لاولولا کە لە ئەوروپاشەوە کە برادەروشت تەلەفۆنیانەکەیان و ئێوە خۆپارێزیی زۆر چاکتان کردووە کە دەستخۆشیە بۆ حکومەت هەرێمی کوردستان بەڵام لەم ئەخیرەیە بە تایبەتیش لە دوای جژنی ڕەمەزانەوە بیندرا بەریەکەوتنێکی زۆر خەڵک هەبوو وەکو ئەوەی کە ئەنەما کە هەر ئەو ڤایرۆسە هەر نەبوو بێ بەریەکەوتن و تێکەڵبوونەیەکی زۆر هەبوو لەگەڵ ئەمە ئەمانەش ئەو بەریەکەوتنانش کە هەبوو خەڵک خۆپارێزی ناکرد ینی نە ماسکی بەکارێنە نە دەستکەشی بەکارێنە بە حەقەت ینی من دوێنێ توانم بڵێم سەردانێکی بازارم کرد بە هەندێک پێداویستی کە چووماوێ بەداخەوە بینم کە خەڵک ڕێژەی لە سایە یەک بۆ لە سایە دوی هەوڵاتیان نە ماسک و نە دەستکێشیان بەکار ناهێنە ئەمە ئەبێتە سەبەبی ئەوەی کە بەرەو کارەساتێکی گەورەتریشمان دوکان و بازاڕەکان ئەوانی کە لە کۆڵانەکانیشدا هەبوون یاخود لە گەڕەکەکانە هەبوون ئەدبینی سیرێکی خۆ ئەوانیش خۆپارێزیان ئەکرد ئەوەی مادی پاکەرەوەیان دانابوو لەگەڵەوەیە سنوورێکیان دانابوو بۆی خەڵکەکە تێکەڵ نەبێتەوە بەڵام سیرێکی ئەوانیش گوێ ئەوانیشنەوەڵا ئێستا بەو شێوەیە ناڵم لە شوێنەکانە ینی زۆر کەم بۆتەوە خۆپارێزی زۆر کەم بۆتەوە کەواتە چۆن بپارێزن بە باسێکی ئەو بکەین لە ئێستادا دووبارە چۆن ئەوان ئەم مسمانیان بۆ بگەڕێتەوە یان وەکو سەرەتا چۆن خۆیان بپارێزن بەڵێ ئەبێ
یەکەمین شت کە هاوڵاتیان خۆی پارێزەوە بە قەنەعەتێکی وا دروست بێتە کە ئەم ڤایرۆسە بەڵێ وجودی هەیە ئەم ڤایرۆسە ئەوەتانێ هەموو جیهانی سەرسام کردو بەخۆی هەموو جیهانی جیرۆدە کردو بەخۆیەوە کە شتێکی ئەوەنە بچووکە کە نەئەبیندرێ وەکومە دوژونێکی بەرجەستە نییە کە بتانی ببینیت و ئەمانە دوژونێکە خۆتی لێپارێزینە ئەمە کاتێکە خۆشە هەز ناکەی کە تووشی ڤایرۆسەکە ئەبیت و کاتێکیش کە توش بوویت ئەتر ئەچێتە بابی ئەوەی کە وردە بەرەو خراپترە بەرێ خۆ پارێزیکردن ئەبێ جارێ ئەو متمانەیە لای خەڵک دروست بێتەوە بەڵێ ئەمە ئەوە هەیە نابێت ڕەبت بکرێتەوە لەگەڵ هەنێ مەسائلی ترە بێتەوە بڵێ کە ئەمە ئێمە لەبەر ئەوەی کە ئەمانە نییە بودجە نییە قوتی ژیانی خۆمان نییە ئێمە نابێت ئەم ڤایرۆسە فشەیە یان ئەم ڤایرۆسە متمانەمان پێی نییە کاک سەهەند لەگەڵ ئەوەی کە ئەڵێن ڤایرۆسەکە فشەیە وەکو قسەکەی بەڕێزت کاتێکە باسەکەن ئەڵێ حاڵەتێکی مردن هەیە من بۆ خۆم گوێبیستی خەڵکی بووم وتیانە نا فلان کەس نەخۆشێکی تری هەبوو ئەو جیاوازتر بۆ ئەوە بۆیان دروست کردو یان فلان بەداخەوە شتێکی کە ئەڵم کە بیستمان ئەڵێ بڕەپارە خەڵک هەبوو قسەی کلوتێتی پاریان یاوە پێم بۆی کە بڵێ وەڵام من ئەو ڤایرۆسم بۆ یاخود خێزانەکەم فلان کەس بە ئەوە مردووە ینی ئەمانە چۆن دروست ئەکەن ینی چۆن ئەتوانن ئەم جۆرە قسە و قسەڵەکانە ئەمانە مەجموعەیە یان ئەتوانم بڵێم هەندێک ناڵێم هەمووی نسبەتێکی زۆر کەم هەیە هاوڵاتی کە بەداخەوە بەدوای ئەم شتانەیە ئەگەڕێ بەدوای هەنێ شتێک ئەگەڕێ کە وجودی نییە تێگەی ئەوێت تەنها ئەوەیە کە یانی ئەمانە توان بڵم ناحەزانی بە ناحەز لە قەڵەمی بەمی نیشتیمان کە ئەمانە ئەیانەوێ خەڵک فری و دەم بەسەر ئەوەی کە ئەم ڤایرۆسە نییە وجودی نییە تێگەی ئەم دیئایەنە و ئەم ئینانە بڵاو دەکەنەوە هەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە زیاتر سا خەڵک وای لاتۆکو بە ئەماژەم پێ تۆڕە کۆمەڵاتەکان بەرداوام متابعی مۆبایلەکەن و ئەمانە فلان شت دەڵێ ئەمە وایە و ئەوڵێ ئەمە فشێ ئەوڵێ ئەمە ڕاست نییە ئێمە ئەوانە وەلانین ئێمە بە حەقەت ئێمە ئەوەتانێ شتێکی کوشندەیەک هاتوۆتە یەخەی پێگرتوین هەر لە سەرەتای ئەم دروستبوونی ئەم ڤایرۆسەوە کە ئالەم بەگیر هێناوە ئەبێ ئێمەش وا سێری بکەین کە بەڵێ ئەم ڤایرۆسە وجودی هەیە و بەڵێ ئەم ڤایرۆسە بوونی هەیە لە ناومانە ئەبێ خۆپارێزی بکەین خۆپارێزیکردنیش بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکانە بەکارهێنانی دەستکێش و بەکارهێنانی ماسک کە ئەچینە دەرەوە لەگەڵ شوێنەکانە ئێمە ڕێگری ناکەینەوە نابینە ئەوەی سەبەبی ئەوی بڵین لە قوتی خەڵک ببڕینەوە نە قەیچێکە بە خەڵک ئەتوانێ هاوڵاتیان بچن ڕۆژانە بژێوی ژیانی خۆیان پیاکەن بچنە ناو بازارەوە بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشە ئەبێ ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێکەن زۆرمان بیست لەوانەی کە باسییانە کرد هەتا لە پەیوەندی تەلەفۆنەکانیشە کە خەڵکی ئەو کاتێمە پەیوەندی تەلەفۆنیمان هەبوو تەلەفۆنیانە کرد ئەنو با ڕێگەمان بن بچینێتەوە ئێمە خۆمانە پارێزین خۆمان ئاگامان لە خۆمانە بێت بەڵام بەداخەوە سێرەکی ئەو شتانە هەر ئەوە نەبوو کە لەو مودەیە کە ئەیانوت خۆمانە پارێزینەوەمانە تەنانەت ئێمە لە بیدایەتیشا لە ناو خەسخانەکانیشا کە خەڵک هاتنە ژوورە هەمووی وایە ماسکوینی پێ بووە دوای لێ هاتبوو لەم ئەخیرە ینی وای کە هاتن ناو خەستخانەکانیشەوە نەماسک و نە دەستکێشیشان بەکار ناهێنە هیچیان بەکار ناهێنە یعنی ئەگەر ئێمە هاوڵاتیانی ئێمە پابند بن بە بەکارهێنانی ڕێنمایە تەندروستیەکانەوە ئەتوانین بڵین ڕێژەی مردن و ڕێژەی توژوان زۆر کەمە بێتەوە ئێستا ئەگەر ئێمە بەراوردی ئەوەش بکەین سێریکەین لە جیهانیشا ڕێژەی مردن لە جیهانیشا ناگاتە لە سای 56 یعنی کاتان ڤایرۆسە ناڵێن ڤایرۆسێکی مەترسیدارە زۆر کوشندەیە نە لە حاڵەتێکا مەترسیدارە بێت کە تۆ متمانە و بەم ڤایرۆسە نەبێ لە حساب بۆم ڤایرۆسە نەکرێ ینی کە ئەچیتە دەرەوە ڕێنمایی تەندروستی جێبەجێ نەکرێ کاتێگەر هەندێک لە نیشانەکانیشی هەبێت ڕەنگە نەچێتە نەخۆشخانە بڵێ وەڵاگەر بڕۆم لەسەر کەرەنتیناکەم یاخۆ جۆرە لە جۆرەکان ناتوانم بێمەدارەوە ئەو کاتە گەر ڤایرۆسەکەش هەیە بە بڵایە کاتە لە ناو خێزانەکانیان وێستا هاوکارانیشم ببوورە قسەکەت پێ بڕم باسی ئەویانە کرد مناقەشی ئەوە بوو کاڵت هەندێک کەس ئەگەر کەسێکیشان لێ بمرێ لە خێزانەکەیانە بە ڤایرۆسی کۆڕۆنا پێیان عیبە باسیکەن ینی عیبە بۆچی تۆ نەخۆشیەکە ڤایرۆسێکە بەدەست خۆت نیە تەواو هاتووە چی پێویستەکە عیب بێت ئەسڵەن ئەبێت باسی بکات بۆ ئەوی کە خێزانەکە یاخود دراوسەکان یاخود کۆمەڵگەکە هۆشیار کاتەوە تاکی دەبێت ڕۆڵا ئەو شتە ینی کە وەکو جەنابە باسە کرد ینی لە ناو خەڵکییا بۆ بە عیبەیەک ینی کە سێرەکەی ئەڵێ فلان کەس بەوەی ڤایرۆسی کۆرۆناوە فاتی کردووە نە ئەمە عیبە نییە قەیناکە ئەوە ببێتە سەبەبی ئەوەی کە ببێتە ئەوەی کە هاوڵاتیان زیاتر خۆیان بپارێزن بێن کە ئەم ڤایرۆسە بوونی هەیە کاتە تەسیرە کاتە سەری ئێمە لەمانەشە لە کەسێکە بۆ کەسی کە ئەم ڤایرۆسە تەسیراتی ئەگۆڕدەیانی بە حەقەت ینی ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە ئەوانەی کە مەجموعەی نەخۆشی تریان هەیە ڤایرۆسەکە زووتر تەسیرە کاتە سەریان و تەسیرە کاتە سەرسیەکانیان بەداخەوە ئێمە هاوڵاتیانی ئێمە
زۆر جار ینی ئەوانەی کە ئێستا توش بوون ینی قەناوەکو و قەناتیان کە لا دروست نەبووە کە ئەگاتە حاڵەتەوەی کە ڤایرۆسەکە بە تاڵەتی دابەزێتە سیەکانیانەوە ئەنجیان سەردانی نەخۆشخانەکانەکەن یان سەردانی ئەو بنکە تەندروستی ئەو مەڵبەندی ئەلیناجی یەکەم بۆ وەرگرتنی سامپلین و بۆ چێکینی خۆیان بزانن ئایا تووشی ڤایرۆسەکە بوونیاندا ئەگەر هەر لە بیدایەتەوە خەڵک ئەم ڤایرۆسی کە تووشە بێ بتوانێت کە بێ سەردانی بکە بۆ چێکینی خۆی ئەتوانێت کە نەگاتەوەی کە حاڵەتێکی ئەوەی کە بێتەوەی کە بەرەو مردن بڕوایان ببێتەوەی کە حاڵەتێکی تەنگە نەفەسی بۆ دروست بە تایبەت لە ئێستادا کە بەهۆی ئامێرە فێنکەرەوەکان لە نێو ماڵدا و بەسەرێکی گەرگەرمەوە ئەچتە نێو ماڵەوە ئەگەر ئارەقت کرد بێ ئەو هەوا ساردە لێت یا فێن ئەبێتەوە یاخود لە نووسن لەبەر هەوایەکی فێنکە ڕەنگە بهێتە هۆی پەتا یاخود نیشانێک لە نیشانەکانت هەبێ ئەگەر بۆ دڵنیایی بزانی بۆی جیا بکەیت ئەمە ئایەمە ئەو پەتایی هەڵامەتە یاخودەوەی ڤایرۆسی کۆرۆنایە ئەگەر هەر نمونێک وەرگرە یاخود پشکنینکە زۆر باشترە ڕاستەکەی دەست زۆر باشە کاک سەهەند کەواتە یەکێک لە دیاردێکی کەش هەیە لە ناو کۆمەڵگەیە کە بەداخەوەش کە زۆر ناشرینە ئەوێش فڕیانی دەستکێش و دەمامکە کاتێک کە تۆ بەکاری ئەهێنیت ینی هیچی تێناچێت ئەگەرمە بەدەستەوە بێت لە تەنیشتی سەڵی خۆڵەکە یا بکەیتە ناو خۆڵەکەەوە چ پێویستەکە تۆ فڕێبی هەم ئەگەر بۆ ڤایرۆسەکەش نەبێت لە بەر ژینگە ئایا ئەمە تا چەندێک مەترسی لەسەر ژینگە دروست دەکات وە تا چەندێک هۆکارە بۆ بڵاوبوونەوە یاخود ڕەنگە من ئەو دەمامک و دەستکێشە هەڵگرمە و فڕێبم تاکید ئەمە بە حەقەت شتێکی زۆر جوانی و ژانیانی ئێمە لەگەڵ ئەوە شایانی پاک و تەمیزی یەکێکە لە شتە ئەساسەکان کە ئەبێ ینی بەکارهێنانی دەستکێش و دەمامک کە ئەڵین یەکێکە لە فاکتەرەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆناژ ئەو با دەستکێش و ماسکەش کە بەکارهێنرێت دوای ئەوەی کە بەکارهێنا کە فڕێدرێت پێویستە بکرێتە سەڵێکی تایبەتیەوە یان سەڵێکەوە فڕێ بدرێنی لەسەر جادە فڕێ نەدرێت بە حەقەت زۆر جارتۆ ئەو دەستکێشە بەکارت هێناوە چوتەتە ناو خستخانەیەکەوە یان چوتەتە شوێنێکەوە لەوانەیە دەستە بەر شتێک کەوت بێ کە خەڵگری ڤایرۆسەکە بێ ئەتیمالە ڤایرۆسەکە لەسەر ئەو تەنەیان لەسەر ئەو شتە هەبوو بێ یان ئەو ماسکە ئەگەر کۆنتاکتێکت هەبێت لەگەڵ یەکێکاومانە ئەو ماسکە و ڤایرۆسی بەرکەوت بێ یان شتێکی بێ پێویست ناکات تۆ فڕیتە سەرەوە ئەبێتە سەبەبی ناترسم و چوومەتە شوێنەکە و بەخۆ هەندێک کەس هێڵێ وڵا زۆر دڵنیام لەوەی کە ئەو شوێنەی نییە وەکو بەڕازیشت لە سەرەتای باست کرد کە کاتێک قسەمانە کرد باسی ئەوەت کرد ئەگەر کاتێک لەگەڵ هەر کەسێکە قساکەیت ئەبێ گومانی ئەوەی لەکەی ڕەنگەم کەس تۆ دەستکێش و دەمامکە بەکارێنی ڕەنگە تەوقەیەکت لەگەڵ ئەو کەسەیە کردبێت کە ئینشاءڵڵە ئەوە کەم ئەبێتەوە بۆ دیاردێت تەوقەکردن و نزیک بوونەوە ئەی دوای شێوازی چۆنەتی داکەندنی دەستکێشەکان دەستکێشەکان بە حەقەت تۆ ئەبێ کە دایمەن کە دەستکێشە لە دەسا بوو ئەبێت تۆ دایمەن تەسەوریەوە بکەیت کە ئەم ڤایرۆسە چکا بە چاو نابیندرێ ڤایرۆس شتێک نییە بە چاو ببیندرێ بڵێ وڵا ئەم دەستکێشە ئەم ڤایرۆسی پێوە نییە ئەبێ بە شێوەیەک دابنکرێ بۆی تۆ دەستیشە بەر ئەو ڤایرۆسە نەکەوێت لەوێ بەم شێوەی کە توانی لێرەوە دەستکێشەکە ئاگریت و بەم شێوە ئاوا ڕای کێشیتە دەرەوە کە ئەم دانا ئەنج بەم شێوە دەسەکەی تریشە بامان شێوە ئەەکەیت و لولی ئەەکەیت و فڕیتە ناو تەنەکەی خۆڵەکەەوە لە پاژەوە شۆ ئەتوانین دەست بە سابوون و بە سابوون پشۆیت بۆ ئەوەی کە زیاتر دڵنیابی لەوەی کە ئەو ڤایرۆسە کە بەدەستەوە نەماوە یان لەسەر دەستکێشەکە نەماوە بۆیە ئێفڕێدانی دەستکێش و ماسک بۆ سەرزەوی بە حەقەت کارێکی جوان نییە ینی ئەبێتە سەبەبی ئەوەی کە زیاتر لەوانەیە کەسێککە دەستکاری ئەو دەستکێش و هینە بکە یا منداڵێ بێ نەزانێت دەستکاری بکە بێتە هۆی سەبەبی گواستنەوەی بۆ چەندها کەسانی تر پاکەرەوە بەڕاستی ماندوونە ماندوونە ناسانە کە بە بەردەوام لە خزمەتی هاوڵاتیاندان و خەریکی پاکشکردنەوەی کۆڵان و شقامەکانن ئەبە بیرێکیش لە ئەوام بکەین و کاتێک باسی ئەوە بکەین کە ڕێنمایی بۆ خەڵک یاخود لەمە و لە ئەوان کە پێویستەکات چی بکەن یەک شتێکی کەشێک کە باس کرد لە ڕووی پاکژی خەڵکیەوە باسی ئەوە کرد بە سابوون دەستیان شۆڕن ئەگەر لە ڕووی کیمیایی فیزیکە بۆمان باس بکەیت ئایا پاکردنەوەی دەستمان یا خۆشتنی دەستمان بە سابوون باشترە بۆ پێستەکە یاخود بەوەی کە ئەو مادە پاکشکەرانی کە لە ناو بازاڕە هەن وەکو پێوترێت تاقیم بەڵێ لە سەرەتایە مادە پاکشکەرەوەکانیش هەمووی مەوادی کیمیاوی یعنی چه ئەوانەی کە بۆ پاکشکردنەوە بۆ تاقیم بەکارێنە مەوادی کیمیاوی بەشی خۆی تاسیرات هەیە بۆ پاکردنەوەی ئێمە ئەو ڤایرۆسە کە هەیە ئەو ڤایرۆسە توانین بڵین بە چەوریەکی پرۆتینی دەورەدراوە ئێمە بۆی ئەو بەکارهێنانی ئەو ماسک ئەفۆ پاکەرەوانەوە ئەو چوری ئەو بەرگەی ڤایرۆسە بتوانین لە ناوبەرین ئەتوانێت ئەو پاکشکەرەوەکان بە هەمان بە ئامەتەن
کە ڕێژەی کوحول لە سایە هەفتایە کە تایەتی بێتە هۆی سەبەبی لە ناوبردنی ڤایرۆسەکە دەشتنیش بە سابوون و وەکو سابوون و پاکشکەرەوەکانی تریش ئەوانش بە حەقەت ئەوانە هەمووی پێویستن کە ئەوانش ئەبێتە هۆی لە ناوبردنی ڤایرۆسەکە بەڵام ئەبێ وابێ کە نەک دەستشتێک بە هەر 2 سانێ 3 سانە دەستێک بۆ شێوە بشۆین و ئێتروازی لێبێنی ئەگەر بکرێ بەلایانی کەمەوە بۆ 20 سانیە ئەو سابوونەیان ئەو مادە پاکشکەرەوەی بە دەستمانەوە بێت و بشۆرێ باشترینیان هەر بەکارهێنانی سابوون و ئەو پاکشکەرەوەکانی تری شوبەی هینی سابوونە بەکاربێنرێ بۆ ئەوەی کە خۆمای لێپارێزین ئەمانی تریش کە مادە کوحولیەکان و پاکشکەرەوەکانی تریش ئەمانش خۆی لە خۆیان ئەمانی شەر بەکار دێنرێ بەڵام زۆر بەکارهێنانی ئەمانە بە حەقەت ئەمیش زۆر جار ئەبێتە هۆی سەبەبی ئەوەی کە هەنێ جار وشکبوونەوەی پێست دروستکە لەسەر دەستمان و پێست توشکە بێتەوە یعنی زۆر بەکارهێنانی ئەوانش ینی باش نییە تا حدێک بەڵام هەتا بکرێ ئەگەر بکرێت بەدەستە بە سابوون و بە هین پاکشکەرەوەکانی تر بەکاربێنی لە شوێنە گشتیەکاندا ئەگەر ئەچیتە دەست شۆرێک بنمونە ڕێستۆرانتێک سیرەکەی سابوونی لێیە ئەم سابوونە تەنها تۆ بەکاری ناهێنیت هەرچیە کە هەیەتە ئەو دەست شۆڕەیە خود ئەچێتە ئەو شوێنە گشتیەوە بەکاری هێنێتەوە ئایا ئەمە مەترسی نییە؟ لەسەر سابوون خۆی ئەو سابوونە ڕاستەکەی کە خەڵک بەکاری هێنێتەوە بەڵام ئەو سابوونە خۆی کە موادێکی کیمیاییە کە لە ئێنوێچەوە کە دروست بووە ئەمانە بەڵێ ناگرێت ئەو میکرۆبە ناگرێتەوە خۆی توانێت ینی کە تۆ لە بیدایەتە ئەو سابوونە هەر ئاوێکی پیا بکەی ینی ئەو ڤایرۆسەی لەسەر نامێنێتەوە بۆ شێوەیە تر ئەتوانێت تو بەکاری بێنیتەوە و بەس ئەوەیە کۆکو ئاماژەم پێیا بۆ ماوەی 20 سانەیەک ئەو سابوونە بەدەستەوە بێنێت و ئەنجا دەست جوان بشۆیت و ئاوی پیاکەیت و وشکیکەیت. زۆر باشە. گرنگترین شتێش کە پێویستەکە باسی بکەین ژیانی کارمەندانی تەندروستیە لە نەخۆشخانەکاندا کە وەکو بەڕێستان ماندوونە ناسانە وەکو جەنگاوەرێکی نادیار ڕوبەڕووی دوژمنێکە بنەوە مەترسی ڕەنگە لەسەر ئێوە دوو ئەوەندەی خەڵکی ئاسایی بێت لە نەخۆشخانەکان ڕۆژانە بەرکەوتنتان لەگەڵ ئەو کەسانە هەیە کە ڕەنگە ڤایرۆسی کۆرۆنایان هەبێت یاخود هەڵگری ڤایرۆسەکە بن یاخود لەگەڵ کەسی کە بەرکەوتنتان هەبێت ئێوە چۆن خۆتانە پارێزن کارمەندانی تەندروستی تاکو چەندێک هەوڵ ئەدەن کە خۆیان بە دوور بگرن لە کەسانی دیکە؟ بڵێ ئێمە هەر لە سەرەتاوە کارمەندانی تەندروستی وەکو جنگاوەرێکی ون بوو ینی پزیشک و کارمەندانی تەندروستی بە حەقەت وەکو جنگاوەرێکی ون بوو لە ناو کەرتی تەندروستیە ئێمە خزمەتی هاوڵاتیانمان کردووە هەر لە سەرەتای ئەم کە ئەم ڤایرۆسەش وجودی نەبوو هەر لە بیدایەتیشەوە تا ئێستاش ئێمە هەر بەردەوامی لە سەرەتای ئەم ڤایرۆسەشەوە ئێمانی وەکو باسی ئینەکەی خۆمان بکەین چینەکەی خۆمان بکەین لە ناو تاقیگایانی وەکو سەربازێکی ون بوو بەردەوام لە ئێمە لە خزمەتی هاوڵاتیانی خۆمانە بوو ڕۆژانە ئێمە بەڕێکەوتنمان هەیە لەگەڵ ئەو کەسانەی کێنە ناو تاقیگاکانەوە بۆ فەحسەکان یان ئەو سامپڵانی کە بۆمانە کە لەلایەن دکتۆرۆ کە بۆیان نووسراوەکەیان لە ئێمە سامپڵ وەرەگرنەوەمانە ئەمانە هەمووی سەبەبن ئەوانەی کە ئێمە ینی لەگەڵ ئەو ڤایرۆسیا بەریەکەوتنمان هەبیان لەگەڵ هەر نەخۆشیێکی تراشە نێگەر و ڤایرۆسەش بێ ینی بە ڕۆژانە ئێمە هاوڵاتیان کە سەردانیمانەکەن ئستا لە ئیستیشارەکانیشا لە تاقیگاکانی تریشا وەکو نەخۆشخانەی شاری شاکەیان بەردەوام سەردانیمانەکەن ئێمە کۆنتاکتمان هەیە لەگەڵیانە بەڵام ئێمە خۆشبەختانە بە ڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیانی پێداویستی پزیشکی بۆ ئامادە کردوین هەر لە دەستکێش و هەر لە دەمامک و هەر لە گاون و هەر لە هەندێک پێداویستی ترەوە ینی کە بەکارێنین ڕۆژانە کە ئێمە خۆمان بپارێزین لەگەڵ ئەوەشە ئەبێ ئێمە لەگەڵ ئەوەشە ئەنی ئەمە بزانین کە ئەو کەسەی کەیەت ئێمە دایمەن حسابی ئەوەی بۆ بکەین کە هەڵگری ئەو ڤایرۆسەیە نابێ خۆمان ئەو کەسە وا پیشان بین کە هین بێ ئەبێ وا پیشان بین کە ئەو کەسە هەڵگری و ڤایرۆسە بۆ بێ خۆمان بە باشترین شێوە خۆمانی لێپارێزین. زۆر باشە بۆ هیوای کە هەمووتان تەندروست باش بن و خۆی گەورە بتان هێڵێت بۆ هەموو خەڵکی بەڕاستی ئەگەر ئێوە نەبێت ینی ئەو کاتە زۆر قورسە بێ. کاک سەهەند لە بەرەوەی کەیتر بەرەو کۆتایی پرۆگرامەکە ڕۆین پێم خۆشە پلان و بەرنامەی خۆتانمان بۆ باسکەن بەڕێزت وەکو سەرۆکی کیمیایی و فیزیایی پێشکەوتوو لە تاقیگەی نەخۆشخانەی شاریش هیچ پلانێکتان هەیە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم دۆخە یاخود بۆ شیارکردنەوەی کۆمەڵگە؟ بەڵێ ئێمە خۆشبەختانە لەم هەفتەیە کەیەت و ئینشاڵڵا لەگەڵ سندیکاکانی تری ناوەندی تەندروستیە کە خۆی لە حوت سندیکا و ڕێکخراوی ناوەندی تەندروستی دەبینێتەوە بۆردێکمان هەیە بۆردی ڕێکخراوە تەندروستیەکانی پێدەوترێ کۆبوونەوەیەکمان هەیە کە
لەو کۆبوونەوەیە کە ئەتوانین هەندێک شت بکەین پروشە و شت ئامادەکەین هەندێک دەستکێش و ماسک ئامادەکەین کە بتوانین لە ڕێگای ڕێکخراوەکانی خۆمان و لە ڕێگای ئەو ڕێکخراوانە تەندروستەکانی تریشەوە هەمومان بەیەکەوە بتوانین زیاتر خەڵک هۆشیار بکەینەوە بۆ ئەم ڤایرۆسە کە خۆیان چۆن خۆیان بپارێزن کە خۆپاراستن چونکە ئێستا باشترین تاکە ڕێگا بۆ ئەم ڤایرۆسە کە دووربی خۆپاراستنە لە ڤایرۆسەکە ئەویش بەکارهێنانی دەستکێش و ماسک و بەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکانە. زۆر باشە کاک سەهەند، زۆر سپاس بۆ ئامادەبوونت ماندوومان کردی. بێگومان لەگەڵ هەموو کار و ئەرکەیەکە لە سەرتانە ئەمڕۆژ کە ئامادەبووی ئەوە بۆ ئێمە گەورەیە و دەستخۆشی دەکەین. زۆر سپاس بۆ سەرجەم ڕێنمایەکانت کە بە ئێمە و بە هاوڵاتیانتدا خۆشەویستان بۆ هیوایی کە ئێوەش پابەندی ڕێنمایەکان بن و هەموو ئەو ڕێنمایانەی کە کاک سەهەند بە ئێوەیدا و هەموو ئەو پزیشکە بەڕێزانەشی کە لە شاشەی ئێمە و لە هەموو شاشەکانی دیکەشەوە ڕۆژانە ماندوو ئەبن و ماندوو نەناسانە دەست لە کاری خۆیان هەڵەگرن ئامادەی ئەوە بن تاکو ڕێنمایی بە ئێوەی ئازیز ببەخشن تکایە پابەند بن تکایە بادۆخەکە بە گاڵتە وەرنەگرین با پابەندی ڕێنمایەکان بین لە پێناو سەلامەتی خۆمان و سەلامەتی خێزانەکانمان و هەموو هاوڵاتیانیش. بەردەتەواو بوون پێم خۆشە سپاسی سپۆنسەری جلوبەرگەکانم کەم کە پۆشاکی دنیاە. پۆشاکی دنیا دوو فەرعیان هەیە. فەرعی یەکەمانەکەوێتە سەر جادەی چوارتای کۆن، فەرعی دووەمیشیان لە کاسۆمۆڵە نهۆمی دووەم. جلوبەرگی تایبەتیان هەیە و ئەتوانن سەردانیان بکەن. وا سپاس بۆ ئێوەش کە هەتاکو ئێستا بینەرمان بوون. هەتاکو ئێوارەیەکی دیکەی پرۆگرامی باپابەندبین دەبین و میوانی ماڵەکانتان ئاسوودە و تەندروست باش بن.